سڵاو لە هەموولایەک ئەمەوێ باس لە هەندێک لەو گۆڕانکاریانە بکەم کە بەسەر مێژووی مرۆڤایەتی داهاتووە لە ڕێی پێشکەوتنی شارستانیەتی مرۆڤایەتی و لەگەڵم بن. سەرەتای مرۆڤایەتی مرۆڤ جلی لەبەر ناکرد. ئێستا بە پێی وەرزەکان جوانترین پۆشاکە پۆشێت و دووبارە نایەوە بگەڕێتەوە دۆخی جاران چونکە سەرمایە بێ بۆ تەندروستی خراپ. خواردنی بەکاڵیە خوارد. ئێستا ئەی کوڵێنێت ئەی برژێنێت داو دەرمانی پێیاکە بۆ چێژی زیاتر بێ و چیتر نایەوێ بگەڕێتەوە دۆخی پێشوو. جاران درەخت و بەرد و قەبر و ئاسمان و خۆر و مانگیان نەپەرست. ئێستا زانستیان دۆزیوەتەوە چیتر بەرد و قەبر و مانگ و خۆر ناپەرستن و ئەزانن ئیشەکەی جاران ناکات و ئاسمان سەقف نییە و بۆشاییە. جاران مرۆڤ لەناو ئەشکەوت و دارستان و ژێرگەڵا و داراشیە، بەڵام ئێستا مرۆڤ بە جوانترین شێوە خان و دروست دەکات بۆ شوێنی حەوانەوەی. جاران لە بری پارە گەنم و جۆیان ئەدا و شتومەک و خۆراشیان وەرەگرت. ئێستا دراو هەیە چیتر ئەوەی پێشوو دووبارە نابێتەوە. جاران دەستنووسێک بە وڵاخ ئەگەیەنرایە وڵاتان، کاتێکی زۆری پێچوو. ئێستا تەنها بە یەک کلیک لە ڕێی تەکنەلۆژیاوە پەیامەکەت ئەگا، چیتر وڵاخ بۆ ئەو کارە بەکار ناهێنرێت. جاران بازرگان وڵاخی بەکارەهێنا بۆ گواستنەوە، بەڵام ئێستا تایارە و کەشتی و ئۆتۆمبیل و شەمەندەفەر. جاران ئاین هەبوو خەڵکی لە خۆی کۆوە کردەوە بۆی ئیمپراتۆریەتێک دروست بکە بە ناوی نێردراوی خوداوە قسەی ئەکرد و کەسێکیان ئەکرد بە پەیامبەری خۆیان ئەم کەسە کە گوایە لەلایەن دروستکراوی ئەم کەونەوە هاتووە. بەڵام ئەمەش نوێ بۆیەوە. شارستانێتی مرۆڤایەتی ئەمەشی بۆ نوێ کردینەوە زانیمان کە ئاینەکەی پێشوو ئێستا حیزبە و کە خەڵک لە خۆی کۆکاتەوە بە ناوی باشترکردنی ژیانیان و سەرکردەیەکیان هەیە یاخۆ شۆڕژێڕێکیان هەیە کە پێشوو ناوی پەیامبەر بوو. شەرعی دینی جاران سێکسی مناڵی 6 ساڵانی حەڵاڵ کرد، بەڵام ئێستا نوێ بووەتەوە بووە بە سەر و هەژدا، چونکە زانست سەلماندوێتی و دەری خستووە کە منداڵ لە تەمەنی 6 ساڵیە یاخود بڵێن لەژێر هەژدەدا توانای ئەوەی نییە ژیانێک هەڵبژێرێت، توانای ئەوە نییە کەسێک هەڵبژێرە بۆ ژیانی خۆی، هەم لە ڕووی عەقڵیەوە هەم لە ڕووی جەستەییەوە بە تەندروستیشی خراپە. جاران مرۆڤ کۆیلە بوو یا بە زۆر ئەیان کرد بە کۆیلە، جا خۆراکی ژەمەکانی ئەدرا. ئێستا مرۆڤ کارەکات بەویستی خۆی دراو وەرەگرێت، خۆی خۆراک بۆ خۆیەکرێت. جاران مرۆڤ ئەکەوتە ناو کێشەیەکەوە و دەیانگوت ئەمە قەدەرە. قەدەر بەواتای نووسراوەتەوە. ئێستا زانستی فەلسەفە بۆی سەلماندووی کە قەدەر بوونی نییە و خۆت ئەتوانی پێشبینی ڕوودا و بکەیت. ئەوەی ڕوو ئەدات ناوی پێویستە. جاران پێیان وابوو کەس کاتی بارانبارین نازانێت. ئێستا پێشبینی و گەرانتی هەفتەیەکی کەشوهەوا ئەبینیت. زۆرن ئەو گۆڕانکاریانی بەسەر شارستانیەتی مرۆڤایەتی داهاتوو. من تەنها کەمێکیانم باس کرد. پرسیار لێرەدا ئەوەیە ئایا شەرم نییە ئێستا لەناو ئەم 100 ساڵەدا کەسانێک یان قەومێک یان وڵاتێک بدۆزینەوە کە هێشتا کار بە فکر و یاسا کۆنەکە بکەن و هەنگاوی شارستانیەتیان نەنابێت و هیچێک لەوانی کە باسمان کردن ئەوان هێشتا لە ناویدا چەقی بن و مابنەوە دواکەوت بن. بۆیە دواکەوتی بەڕێز بیر بکەرەوە دار و بەرد و خۆر و هەوڵ و ئانگ و بۆشایی کە تۆ ناوت ناوە ئاسمان، ئەمانە هەموو کارێکی تر جێبەجێ. کاریان ئەوە نیە کە تۆ لیان بەپاڕێتەوە حەز و ئاواتەکان تۆ جێبەجێ بکەن لەبت بەنە دنیایەکی تری ناوی دنیایەکی خەیاڵی باش. ئاسمان سەقف نییە، ئاسمان بۆشاییە و باسمان کرد. دین ناوە کۆنەکەی حیزب و پارت و ڕێکخراوی ئێستایە. پێغەمبەر ناوە کۆنەکەی سەرۆکی ئێستایە. شەرعی و ناشەرعی ناوە کۆنەکەی یاسایی و نایاسایی ئێستایە. قەدەر یەتوانایی عەقڵی مرۆڤەکانی پێشوو شتێک نییە بە ناوی قەدەر، ئەوەی کە ڕۆدا پێویستە. من لە کۆتایی قسەکان مەبەست تەنها ئەمەوە بڵێم ئەوەی کە تۆی دروست کردووە، گەرچی سروشتە گەرچی لای کەسانێک ناوێکی تری هەیە خوددا، نازانم ئەڵڵا، جیسس، هەر ناوێکی لێنیت، تۆ لێی مەترسە ڕێزی بگرە. چۆن ئەتوانیت دڵی ئەم سروشتە ئەم خوددایە ئەم ئەڵڵایە هەر شتێکە ڕازی بکەیت، دڵی دەوروبەرت ڕازیکە، دڵی مرۆڤایەتی ڕازیکە، وجدانی خۆت ئاسوودە بکە.
هەر شتێک بێت سروش بێ مرۆڤایەتی بە خوددا بێ ئەڵڵا بێ جیسس بێ لەمە زیاتری لە تۆ نایە. ئەمە باشترین یاسای ژیانە، ئەمەیە خودابەرستی کە ڕێزی دەور و بەرەکەت بگری بە وجدانێکی ئاسوودەوە بمری.